راپۆرتێکی هەواڵگری ئەمریکا ترامپ بێ هیوا دەکات و هێرشەکانیش دژی ئێران توندتر دەکات. ئێران هەڕەشەی توند دەکات و ئەمریکاش 48 کاتژمێری مەترسیدار بۆ هەولێر و بەغدا دادەنێت. گفتوگۆکان بۆ تێکەڵکردنی یەکینەکانی پاراستنی ژنان لەگەڵ سوپای سووریا دەست پێ دەکات. ئەگەرچی لە میدیاوە ترامپ بەردەوام دەڵێت وانە سەربازیەکانی ئێرانمان تووشی فلیسبوون کردووە، بەڵام راپۆرتە هەواڵگریەکانی ئەمریکا شتێکی دیکە دەڵێت. میدیای ئەمریکی بڵاوی کردەوە بە گوێرەی راپۆرتێکی هەواڵگری کە دراوەتە ترامپ سەرڕای گورزە کەمەرشکێنەکان ڕژێمی ئێران هیچ نیشانەیەکی هەڵۆشانەوەی تێدا نییە. ئاماژە بەوەش دەکەن ئەو کەسانەی وەک جێگیری سەرکردە پێشوەکان دەست بەکار بوون وەک ئەوان توندڕەون یان تەنانەت لەوان توندڕەوتریشن. پاسدارانی ئێران هێشتا بە توندی کۆنتڕۆلی بارودۆخەکەی بەدەستەوەیە و ڕەنگا پێگەی ئێستای لە چاو پێش دەستپێکردنی ململانەکان بەهێزتر بووبێت. ئەمەش وای کردووە ترامپ دوێنێ شەو بەڵێنی هێرشی سەختتر دژی ئێران بدات. لیوا ئەمیر حاتەمی فەرماندەی گشتی سوپای ئێران ڕایگەیاند ناکرێ گەلی ئێران لە مەترسیدا بێت و ناوچەکانی دیکە ئارام بن. فەرماندەی گشتی سوپای ئێران زەختی کردەوە هەموو هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکە بە ئامانج دەگرین ئەگەر بێت و واشنگتۆن ئۆپراسیۆنێکی سەربازی وشکانی دژی وڵاتەکەمان ئەنجام بدات. هاوکات ئەمڕۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە پشتبەستن بە زانیاری هەواڵگری ڕایگەیاند لە 24 بۆ 48 کاتژمێری داهاتوودا هێرشێکی موشەکی فراوان دەکرێتە سەر عێراق. جێی باسا باڵوێزخانەی ئەمریکا لە بەغداش هۆشداریەکی توندی بەسەرجەم هاوڵاتیان دەدات و دەڵێت بەبێ دواکەوتن خاکی عێراق و هەرێمی کوردستان جێبهێڵن. فەرماندەی گشتی یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە دەڵێت لا کۆبوونەوەیان لەگەڵ وەزیری بەرگری سووریا میکانیزمی تێکەڵکردنی هێزەکانیان لەگەڵ سوپای سووریا تاوتوێ کردووە. ناوەندی چاپەمەنی یەپەژە ڕایگەیاند دوێنێ چوارشەمە شاندێکیان لەگەڵ مورهەف ئەبوو قەسر وەزیری بەرگری سووریا کۆبوونەتەوە. کۆبوونەوەکەش لە دیمەشق بووە تیایدا پێداچوونەوە بەو میکانیزمانە کراوە کە بۆ تێکەڵکردنی هێزەکانیان لەگەڵ سوپای سووریا تاوتوێ کردووە. دەژڵێت لە چوارچێوەی تەواوکردنی جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان حکوومەتی سووریا و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا شێوازی بەشداریکردنی یەپەژە لە سووریادا تاوتوێ کراوە.